کۆمپیوتەر و مۆبایلی ئەمین بۆ خزمەتگوزاری کۆمپیوتەر و دابینکردنی قورئانی قەڵام بە هەموو جۆرەکانی. لا کۆمپیوتەری ئەمین لاپتۆپی بەریتانی بە باشترین کوالێتی و بە نرخی گونجاو بەردەستە. خۆمان ڕاستەوخۆ لە وڵاتی بەریتانیاوە ئەیانهێنین. هەلا کۆمپیوتەری ئەمین قەڵەمی قورئانی پیرۆز بە چەندین مواسەفاتی بەرز و قیاسی گەورە و بچووک بەردەستە. ئەم قەڵەمە قورئانە زیاتر لە 5 بۆ 25 قورئان خوێن لەخۆ دەگرێت. وەرگێڕانی قورئانی پیرۆز بۆ هەردوو شێوەزاری سۆرانی و بادینی تێدایە. تۆی ئازیز گەر دەتەوێت لە مانگی پیرۆزی ڕەمەزان قورئان خەتم بکەیت ئەوە پەیوەندی بە کۆمپیوتەری ئەمین بکە. گەیاندنیشمان هەیە بۆ سەرجەم شار و شارۆچکەکانی کوردستان. ناونیشان ڕانیا نزیک باغی گشتی. دەتوانن پەیوەندی بکەن بە ژمارە مۆبایلەکان یا واتساپ یا ڤایبەر نامە بنێرن 0970 833 19 96 0950 818 37 25.